42 ساڵ بەسەر جینۆسایدکردنی 8,000 بارزانیدا تێدەپەڕێت. لە بری قەرەبووکردنەوەی مادی و معنەوی عێراق بەردەوامە لە جینۆسایدکردنی گەلی کورد. جاشەکان وانەیان لەو هەموو تاوانە وەرنەگرت و هێشتا زوڵنا بۆ بەغدا دەژەنن. لە 31 تەمموزی ساڵی 1983 ڕژێمی ڕووخاوی پێشووی عێراق بە پلانێکی تۆکمە و تەنیا لەبەر کوردبوون و بارزانی بوونیان شاڵاوی پاکتاوکردن و ئەنفالکردنی بارزانیەکانی دەست پێ کرد و ئامانجی بوو لە ڕێگەی ئەنفالەوە گەلی کورد قڕ بکات. ڕژێمی عێراق ترسێکی زۆری لە جوامێری و ئازایەتی و کوردایەتی بارزانیەکان هەبوو، هەر بۆیە لە پێش شاڵاوی بەدناوی ئەنفالدا بارزانیەکانی لە ناوچەکانی خۆیان ڕاگواست و لە کۆمەڵگایەکی زۆرە ملێ نیشتەجێی کردن و کۆمەڵگاکانیشی خستە ژێر چاودێری توندی سەربازیەوە. دواتر ڕژێمی ڕووخاوی عێراق گەمارۆی کۆمەڵگاکانی قوشتەپە و بەحرکە و هەریر و دیانە و گۆڕەتوویدا و 8,000 هاوڵاتی سڤلی و بێتاوانی بارزانیەکانی بۆ بیابانەکانی عێراق گواستەوە و دواتر دوور لە هەموو بەها ئەخلاقی و مرۆییەکان بە دڕندەترین شێوە بە زیندوی زیندە بەچاڵی کردن. جگە لە پرۆسەی ئەنفال عێراق دەستی بە وێرانکردنی لادەکانی کوردستان و وشکردنی دارودرەختی سەرچاوە ئاویەکان کرد. دوای تێپەڕبوونی 42 ساڵ بەسەر ئەو تاوانە گەورەیە زۆر کەم لە مێژووی مرۆڤایەتیدا ڕوویداوە. هێشتا حکوومەتی عێراق قەرەبووی مادی و معنەوی بارزانیەکان و زیندە بەچاڵکردنی 182,000 هاوڵاتی کوردی بێتاوان و کیمیابارانی هەڵەبجە و وێرانکردنی لادێکانی کوردستانی نەکردوتەوە. حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق خۆیان لەو کۆمەڵکوژیانەی عێراق بەدوور دەگرن کە دەرهەق بەگەلی کورد ئەنجامیان داوە و ئامادەنین وەک جینۆساید و تاوانی سەدا بناسێنن. بگرە عێراق بە شێوازێکی نوێ درێژەی بە ئەنفال و قڕکردنی گەلی کورد داوە و دەیەوێت ئەو ئازادیەی بە خەبات و خوێن بەرهەمی هێناوە جارێکی دیکە لی زەوت بکاتەوە. کەچی هێشتا خەڵکانێک لە کوردستان هەن وانەیان لەو هەموو کۆمەڵکوژی و تاوانە دژی بەگەلی کورد کراوە وەرنەگرتووە و تا ئەم کاتە زۆرنای بەڵێ بۆ عێراق دەژەنن خەریکی چەواشەکاری و جاشایەتین بۆ عێراقێک ئامادەنیە تاوانێک کە دژ بە کورد کردویانە بە جینۆساید بناسێن و قەرەبووی گەلی کورد بکەنەوە. لە جیاتی قەرەبووکردنەوەیان ئەم عێراقا هەر بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان کە لە نێوانیاندا کە سوکاری قوربانیانی ئەنفال و کیمیاباران و شەهیدانیش دەگرێتەوە، بەڵام زۆر ناژانەکانی دوژمنی کورد بیر لە عەقڵی خۆیان ناکەنەوە کە چەندە پەڵەیەکی ڕەشن بەسەر برینەکانی کوردستانەوە.